قال تعالى في محكم تنزيله: ولا تكونوا كالتي نقضت غزلها من بعد قوة أنكاثا تتخذون أيمانكم دخلا بينكم أن تكون أمة هي أربى من أمة إنما يبلوكم الله به وليبينن لكم يوم القيامة ما كنتم فيه تختلفون. خواهی گەورە و میهرەبان سبحانه وتعالى نمونەیەکمان بۆ لێدا خطابێک ئەکا لەگەڵ ئیماندارانە، نمونەیەکمان ئەخاتە بەرچاو ئەفەرمێ ئیمانداران ئێوە وەکو ئەو پیرێژنە مەبن کە لە شاری مەکەدا دانیشتو بوو خەریکی شتچنین بوو، چۆن بە سووفێک فانیلەیەک ئەچنی لە بەیانیەوە هەتا ئێوارە. ئیمانداران وەکەو پیرێژنە مەبن لە بەیانیەکەو هەتا ئێوارە خەریکی چشتنینە، ئێوارەی لێ دێ پەتەکەی ڕاکێشێ هەمووی ئەکاتەوە بەس هیلاکیەکەی بۆ مێنێ. خدا فەرمی ئێوە ئاوا مەبن. نەک هەر لە مانگی ڕەمەضاندا عیبادەتی مانگی ڕەمەضان، هەر کەسێ عیبادەتی مانگی ڕەمەضانی کرد ئەوە ڕەمەضان ڕۆیشت، بەڵام هەر کەسێ عیبادەتی خوای گەورە و میهرەبانەکە خوای گەورە و میهرەبان ئەمێنێ و نامرێت. باوانە بین هەر لە مانگ ڕەمەضانە فانیلەکەمان بچنین و هەنێ عیبادەت خڕ بکەین کە جەژن هات وەک بڵێ لە سجن بەرە بین دەستی پێ بکەین هەمووی هەڵبوەشێنینەوە. خدای گەورە و میهرەبان ئەم نمونەیەمان بۆ لێدا فەرمی ئێوە ئاوا مەبن لە ڕۆژی قیامەتە ئەوەی چاکەکارە چاکەیە درێتەوە، ئەوەی خراپەکارە خراپەیە درێتەوە. پرسیاریان کرد لە پیاوچاکانی پێشی ئێمە لە سەلەفی صالح ڕەحمەتی خوایان لێبێ، فەرموویان چی ئەڵێن دەربارەی قەومێک هەر لە مانگی ڕەمەضانە عیبادەتەکەن؟ فەرمووی بئس القەوم هؤلاء، بەڕاستی خراپترینی قەومن ئەو قەومە کە هەر لە مانگی ڕەمەضانە خەریکی عیبادەتن، خەریکی قورئان خوێندنن، خەریکی بەڕۆژوون، خەریکی شەونێژن، خەریکی زەکات و ئینفاق و چاکەکردنن. فەرمووی بئس القەوم هؤلاء، خراپترینی قەومن ئەو قەومە کە هەر لە مانگی ڕەمەضانە خوا ئەناسن، لە دوای مانگی ڕەمەضان خوا ئەناسینیان نامێنێت. بۆیە براکانم هەوڵ بدەین چۆن مانگی ڕەمەضان مزگەوتەکان پڕ بوو، چاکەکار زۆر بوو، ئینسان بە ڕۆژوو ئەبوو، شەو نوێژ هەبوو، دوعا هەبوو، خوێندنی قورئان هەبوو. هەوڵ بدەین لە دوای مانگی ڕەمەضانش ئاوا بین، باوەکە و پیرێژنە نەبین. هەیە بەس لە مانگی ڕەمەضان بە ڕۆژوو ئەبێت، هەیە بەس لە مانگی ڕەمەضان نوێژەکە کە مانگی ڕەمەضان تەواو بوو واز لە نوێژەهێنێت. ئەوە بەڕاستی هەر هیلاکی بۆ ئەمێنێتەوە ئەو کەسە. ئەوە بە تاکید مانگی ڕەمەضانی پەرستووە نەک خوای گەورە، بەڵام هەوڵ بدەین لەسەر ئەو دینە و لەسەر ئەو تەوحیدە و لەسەر ئەو خواپەرستیە بمێنینەوە هەتا وەکو ئەگەین بە لیقای خوای گەورە و میهرەبان.